بەشێک لە علەمای جوولەکە و نەسارا گاورەکان و جوولەکەکان پێغەمبەری خۆیان صلی الله عليه وسلم ئەناسی چۆن کوڕەکانی خۆیان ئەناسی الذين آتيناهم الكتاب يعرفونه كما يعرفون أبناءهم وإن فريقا منهم ليكتمون الحق وهم يعلمون. خی گەورە فەرمێدە و کەسانی کتابمان پێدا بوون لە گاور و جوولەکە ئەفەرمێ پێغەمبەری خۆیان صلی الله عليه وسلم ئەناسی چۆن مناڵەکانی خۆیان ئەناسی بە عەلامەت و بە نیشانەیان ناسی، بەڵام ئەوان بەشێکیان حەقیان شاردەوە لە یەکتومون کەتمیان کرد و شاردیانەوە ئەشیان زانی ئەوە پێغەمبەری خۆیان صلی الله عليه وسلم و ئەشیان زانی ئەوە کەتمی حەقە. بۆچی ئەیان شاردەوە؟ بۆ باوەڕیان پێنەهێنا بۆ پێغەمبەری خۆیان صلی الله عليه وسلم قبول نەبوو حەسەدەن من عند أنفسهم من بعد ما تبين لهم الحق، حەسوودیەک لە ناخیان بوو بۆیە خی گەورە فەرمێ ئەم یەحسودون الناس على ما آتاهم الله من فضله، ئێوە حەسوودی بە کەسێکە بن کە لە فەزڵ و منەتی خۆی پێغەمبەراتی پێبەخشیوە سەلامی خوای لەسەر بێت، کەواتە ئەوانەیان زانی بەڵام بە بۆنەی حەسوودیەوە باوەڕیان پێی نێنا. بۆ هیچ کەسێک نییە ببێ بە مەحامی گاور و جوولەکە بڵێ ئەوانش موسڵمانن ئەوان شەشنە بەهەشتەوە. لە فەرمودەیەکی سەحیحا کە لە بوخاری هاتووە هیچ جوولەکەیەک هیچ گاورێک گوێی لە ناوی پێغەمبەری خوا نەبووە صلی الله عليه وسلم ئیمانی پێ نەهێنێ خەڵکی جەهەنەمە. کارەبای دروست کردووە دکتۆرێ بەناو بانگە پسپۆڕێکی دەرونیە نایخوا قیاز لای خوای پەروەردگار ئیمانە، ئیمانی هەیە بۆ بەهەشت ئیمانی نییە بۆ جەهەنەم. إنهم كانوا إذا قيل لهم لا إله إلا الله يستكبرون، پیان بوت بڵێن لا إله إلا الله خۆیان بە گەورە زانن. فإنهم لا يكذبونك ولكن الظالمين بآيات الله يجحدون. أي پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەوان تۆ بە درۆ ناخەنەوە کە ئیمان نایەنن مەبەستیانەوە نییە بڵێن تۆ ڕاز ناکەی ئەدناسن، بەڵکو ئەمانە ئەیانەوێت دژی ئاەتی خوا بۆستن. کێ هەیە؟ پێغەمبەری خوانە ناسێ صلی الله عليه وسلم. چه لەو کەسانەی کە لە وڵاتی خۆمانان نەزانن ئەڵڵا کێ، نەزانن محەممەد صلی الله عليه وسلم کێ، بۆ ئیمانی پێ نایەنن هەر حەزیان بە کوفرە، هەر حەزیان بێ باوەڕێتیە، مەسلحەت و مەنسەب و پارە و ئافرەت و دەسەڵات کوێری کردوون، بەڵام زەرەرشەکەن لەگەڵ مردنیانە زەرەرەکەن. یا لەیتەنا ئەطعنا الله وأطعنا الرسول، ئەی خۆزگایە ئیطاعی خوامان کردایە، ئیطاعی پێغەمبەری خوامان کردایە صلی الله عليه وسلم. وەڵی هەر کەسێک لە ئێمە کە لە ڕۆژی قیامەتە بەڵاکانە بینین بەسەر خۆمانەوە لە فەرمودەی سەحیحا فەرمی حەزەکەن بە مەقەس پارچە پارچە بکرانایە، ئەمەنە پاداشی ئەهلی بەڵا زۆرە. وەگەر بزانین شوێنکەوتنی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم چه بەرەکەتێکە بۆ ڕۆژی قیامەت ئاور لە هیچ لێکی تر نادەینەوە.